سڵاو ڕێز بینەرانم کاتتان باش هیوادارم لە شاد و خۆشیدا بن. ئازیزان لە چەند ڕۆژی ڕابردوودا ناوچەکە بە تایبەت سووریا گرژی ئاڵۆزی جیاوازی بەخۆی بینی بە تایبەت لە پاژەوەی کە ڕژێمی سووری سوپای سووریا ئۆپەراسیۆنەکانی بەر بە ئید لە دەست پێ کردووە بە پێی زانێنەکان تەنها 8 کیلۆمەترێکی ماوە لە ئێستادا بگاتە ناوەندی پارێزگای ئیدلب بەوەی کە هەرێمگەلێک یا ناوچەیەکی بەرفراوانی لە چەتەکان پاک کردوەوە. هەڵبەت ئەمە بووەتە هۆی ئەوەی کە لە نێوان دەوڵەتی تورکیا یا سوپای تورکی و سوپای سووریادا لەو ناوچەیە پێکدادانی ڕاستەخۆ بە جاری یەکەم دەرکەوێت کە لە ئاکامیدا بە پێی دانانی هەردوو لا کوژرا و بریندار لە هەردوو لایە تەرەفی تورکی و سووری هەیە. دیارە ئەمە گرێدرێ بە کۆمەڵێ فاکتەری دیکەوە پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوین، پەیوەست بە پەیوەندیەکانی نێوان هێزە یاریکارەکان لە ناوچەکەدا، پەیوەندیەکان نێوان تورکیا و رووسیا، هەروەها مەسەلەی تورکیا و دەستبەردانی لە لیبیا، هەندێک بابەتی دیکە. بەڵام لێردا ئەوەی گفتوگوی لەبارەوەیکەین کە ئایا لێکەوتەکانی چییە بێ بەربەکوێچێ. تورکیا دەیەوێت ئیدلب بپارێزێ، بەڵام ڕژێمی سووریاش بە پاڵپشتی رووسیا دەیەوێت ئیدلیب بە تەواوی پاک بکات. لە پاڵەوەشدا هەر ماوەی بەر لە ئێستا کە بابەتێکی دیکە قسەی لەسەرەکەین، بڕیاری دادگای باڵای بەلجیکا بوو لەبارەی دۆسیەک لەسەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. دادگای باڵای بەلجیکا بڕیاری کۆتایی خۆی دابەوەی کە دەڵێ پاکەکە ڕێخستنێکی تیرۆریستی نییە و ئەو کەسانەشی لە ئیتاری ئەو حیزبەیە کاریان کردووە کەسانی تەرۆریست نین. واتە داخوازێکی تورکیا هەبوو بۆ ئیستینافکردنی یا پیاداچوونەوە بە بڕیاری دادگای بەرایی، بەڵام ڕەدی کردەوە. لێرەدا بازەوە کرێکە ئایا لێکەوتەکانی ئەمەش چییە بێ؟ ئەمە تەنها لە دادگای بەلجیکا دەمێنێ یان قۆناغەکانی داهاتوودا چاوەڕێشتی دیکە دەکرێت. بەگشتی ناوچەکە بەر بەکوێچێت و ئەلتەرناتیڤ بۆ ڕەوشی ئێستا لە ناوچەکەدا چێت چی سیستەمێ؟ سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی و ڕێزار ڕێبەریگەری کوردڵە ئۆجەلان پێشنیاری دەکات یاخود سیستەمگەلێکی دیکە کە هێزەکان لە ناوچەکەدا دەیانەوێت نەخشێ بکێشن. بۆ مەبەستا میوانداریمان کردووە لە کاک ئەنوەر حسێن بازگەر بە ڕێزیان لێپرساوی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە لە گەڵماندایە. کاگەنەوە بەخێر بێت. کاگەنەوە من لە سەرتا لەوە دەست پێ بکەم بۆ دوایین جار هەتا من هەندێک باسم کرد کە هۆیەکچی بەهۆی مەیدانی با بڵین کە تورکیا و سووریا لە وەکو ڕژێم با بڵێ هەردوو هێزی هەردوو لە ئاخری لە ئیدلب لە یەکیاندا هۆکارەکان چی بوون کە ئاخرین لەگەڵەوەی پێشتر دانووسانیش هەبوو لە نێوانیانە کۆمەڵ دانووسان هەم لە سوچی لە مۆسکۆ دانووسانی دیکە لە ئەنقەڕە و لە با بڵێن لە سووریاشدا هەبووە لە حەمیوم هەبوو، بەڵام ئاخری لە یەکیاندا فەرموو. زۆر سپاس. لە ڕاستیە دوێنێ وایە بە قسەی حکوومەتی تورکی سوپای سووریا هێرش کردوتە سەر ئەدلیب و 8 سەربازی تورکیا کوژراون و 8 سەربازیش بریندار بوون. لە بەرامبەرە ئەمڕۆ گوایە سوپای تورکیا وەکو ئەردۆگان خۆیڵێ بە فڕۆکەی F-16 هێرشیان کردووە سەر سوپای سووریا و بە قسەی ئەو نزیکەی 35 سەربازیان کوشتووە، بەڵام ڕوانگەی مافی مرۆڤی سووری ئەڵێ 13 سەربازی سووری کوژراوە. بەهەرحاڵ ئەوەی کە ڕووی داوە بە نظری من واقعەتێکەوەی کە لە 2011 لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبیەوە سووریا بۆتە مەیدانی تەراتێنی ململانەی هێزە ناوچەی و نێودوڵەتیەکان، چ ئەمریکا و رووسیا وەکو دوو وڵاتی زلهێزی نێودوڵەتی، چ ئێران و تورکیا بە تایبەتی. ئەم وڵاتیان بەرەو ئاقارێک برکە بە زیاتر لە 400,000 کەس بوونە قوربانی و شەڕ و ماڵوێرانێکی زۆر و نەهامەتێکی زۆر. هۆکارەکەشی ئەوەیە کە هەم کۆماری ئیسلامی ئێران ئەیویست خەتی هیلالی شیعی و بەرژەوەندەکانی پارێزێ بۆ سنوورەکانی حیزب الله و ئیسرائیل، و هەم تورکیاش ئەیویست مەسەن هەژمون و هەیمەنەی خۆی زیاد بکە و بە قسەی خۆی هەوڵی لە ناوبردننی مەسەن ئەزمموی ڕۆژاوی کوردستاندا و سنوورەکانی پارێزێ و دەرەنجام دوای ئەوەی کە ساری پێشتر چەند جارێک هەردوولایەن یا با بڵێم سوپای تورکیا ئۆپراسیۆنی ئەنجامدا بوو بۆ کۆبانێ و بۆ ئەفرین و پار ساڵیش هێرشەکانی بۆ سەرەکانی و گرێسپی ئەو ئۆپراسیۆنەی کە مەسەلەن بەشێک لە خاکی سووریای داگیر کردووە، مەسەن بەردەوام هەوڵەدا جێگا و پێگە و نفوزی خۆی فراوام بکات لە سووریا.
بە نظری من هۆکاری ئەم پێکدادانی ئەمجارە لە واقعدا ئەدلب شارێکی سووریە نیسبای سووریا بە پێی ڕێکوتنانە بۆی هەیە بێت ئەوەوە رووسیاش پشتیوانی لەواکەوە بۆ ڕووداوانە بەڵام ئەلاساس هەندێک ڕێکوتن هەیە لەوەی کە تورکیا لەو ناوچەی هێڵی خەڵی چاودێری هەیە کە سووریا نەچێتە ئەو ناوچۆک و ناوچەی ئارامیان ناوچەی با بڵێن بێکێشە بەناو کرا بوو لە ڕاستیا رووسیا ئەم ڕۆڵامیاوەتەوە کە ئەوان ئاگاداری ئەوە نەبوون کە پێشتر سوپای تورکیا ویستوێتی بچێتە ئەو مانتقانە ببەزێنێ بۆ شوێن ئەو سنوورانەی کە بۆی دانراوی بەزێنێ و داجاری شێرشی کردووە بە نظری من ئەوەی کە جگەلەوەی کە سووریا بۆ خۆی وەکوتم پێگەی ئەو ململانیانەی ئەو وڵاتانەیە و ئەمە زمینەی بۆ خۆشکراوە بەڵام لە ئەسڵدا کێشەکە پەیوەندی هەیە بەشتی ترەوە یەکیانەوە کە جەنابشت باس کرد پەیوەندی هەیە بە کێشە و قەیرانەکانی لیبیاوە پەیوەندی هەیە بە قەیرانەکانی لیبیاوە بە تایبەتی دوای ئەوەی کە تورکیا بەشێک لە مرتەزەقەکانی لە ئەفرین و لە ڕۆژاوی کوردستانەوە گواستەوە بۆ لیبیا و دوای ئەوەی لەو هێرشانەی کە خەلیفە حەفتەر بۆ سەر تەرابلوس و بۆ سەر هێزەکانی سەرڕادی هاوکاری پشتیوانی مەسەلەن ئەردۆگان و لایەنگری ئەردۆگان پێشڕەوی زۆری کرد لە بەرامبەرەوەی ئەنقەرە تەسلیمیەوە بوو کە گفتوگۆ مفاوەزات بکەن و کۆنگرەی بەرلین پێکات کە دوجاریش مەسەلەن لەو کۆنگرەشە و بەشێکی زۆری کۆمەلگای نێودەوڵەتی جەخر لەسەرەوەکەنەوە کە تورکیا مرتەزەقەی خۆی نردووە و ئاگری شەر خۆشەکە و ئەم لە وڵاتانی عەربی ڕایان گەیاندووە کە تورکیا خەریکە مەسەلەن وڵاتانی عەربیە کاتە مەیدانی ململانە و تەراتێنی خۆی چ لە سووریا و چ لە لیبیا و تەنانەت ئەو وڵامانەشی کە بۆ ئیسرائیلی داوەتەوە بە سەفقەی سەدا ئەردۆگان ڕێگەیان بوو کە ئێمە قبول ناکەین لە ڕاستیە ئەردۆگان هەدەفی ئەوەیە لە هەرسی ئەو وڵاتە عەربی کە دەخالەت دەکا چ لە لیبیا پشتیوانی لە مرتەزەقەکان و بەشێک لە گروپە تیرۆریستیەکانەکە بەرامبەر بە خەلیفە حەفتەر و لە سووریا بۆ خۆت دەزانی پشتیوانی لە ئەحراری شام و هەیە تەحریری شام و وە گروپی حیزبی ترکستانی ئیسلامی و گروپە تیرۆریستی جۆرا جۆرەکان و لە فەلەستینیش هاتوو پشتیوانی لە حەماس و لە حەماس و جیهاد دەکات لە سۆمال و لە نێجیریا ئەمڕۆ سەنیگال بووە بە نظری منەوەی تورکیا ئەوەی کە بەردەوام باسمان کردووە بژانەوەی ئیمپراتۆرەتی عوسمانی و بژانەوەی بەردەوامی ئەو خەونەی کە ڕابردوویانە ئەو بە نظری منەوەی بەڵام ویستم ئەوە بڵێم تورکیا لە شەڕەکانی ئەدلب دوێنێ ئەوێ سەرنجی رووسیا بۆ ڕابکێش بەڵام باس دەکەمان کات شەڕێکی لە نێو ئێران و تورکیاشدا لەسەر مەسەلەی نفوس و لەسەر مەسلەی پێگە لە سووریادا لە ڕاستیا ویستم ئەوە بڵێم دووشت بڵێ مێشێکیان ئەوەی کە لە دوای کوشتنی قاسم سلێمانی هەیمەنە و پێگەی کۆماری ئیسلامی ئێران لە سووریا لە منتقای پاشەخشی کردووە تورکیا ئەمە بە دەرفەت دەزانێ بۆی کە هەژمونی خۆی زیادکە ئەمە یەک کە مەسەلەن ئەندازیاری مانەوەی ڕژێمی بەشار ئەسەد لە 2011 و دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی خودی قاسم سلێمانی بووە و لەو سەرچاوانێکی ئێستا باسی لێگەن کە چەند ڕۆڵ و تەسیری هەبووە لە پشتیوانی و مانەوە و تەنانەت لە کتێبێکا کار دەستگاکەی من چاپی کرد و باسیەوە کە لە یەکێ لە شەڕەکانە قاسم سلێمانی بە بەشار ئەسەد دەڵێ سوپاکەت بەرەوە بۆ خۆت ئەمانە ناتوان ئەم وڵاتە پارێزن خۆی سەرپەرشتی ئۆپراسیۆن زەینەبین و فاتمی و ئەمە بە نظری من ئەوەیە کە تورکیا ئەمە دووهەم لە دەرەنجامی ململانەکانی مۆسکۆ و ئەنقەرە لە لیبیا لەسەر مەسلەی ناوچە ئاویەکانی دەوڵەمەند بە گاز و نەوت لێرە پارادۆکسێکی هەرچی لیبیایەکە هەرچی مۆسکۆیە کە پشتیوانی لە خەلیفە حەفتەرەکە بە پێچەوانەی تورکیا کە پشتیوانی لە سەرڕاجەکە بە نظری منەوەیە کە تورکیاوێت لەم بینێ ئاڵگۆڕێک بکەن لە ینی ئەدلب ببێتە ئاڵگۆڕێک بۆ پێی بەرژەوەندەکانی ئەو بچێتە پێش بەڵام هەرچی مۆسکۆیە زیرەکترە لەمە بە نظری من هەم دەست هەڵناگرێت لە خەلیفە حەفتەر لە لیبیا و بەرژەوەندی ئاویەکانی ئەو گازی سروشتی کە لەو منتقەیە هەیە و هەم تورکیاش ناچارەکە بەوەی کە پاشەکشە بکە بە تایبەتی کە رووسیا و مۆسکۆ ناشێرێتەوە کە ئەوان پشتیوانی بێقەید و شەرتی بەشار ئەسەد دەکەن و بە تایبەتی لە ئەدلب و لە شوێنەکانی تر بە نظری من ئەوەی کەەوەی جەنابیشی دێڵی خەتێک دانراوە بۆی کە تاکوێ سوپای سووریا بێ و تاکوێت سوپای سووریا تورکیا بێ و مەسەلەن لە ڕابردووشدا لەو سێ ڕێکەوتنەی کە لە نێوان واشنتۆن و ئەنقەرە مۆسکۆ ئەنقەرە ڕۆژئاوا سووریا کراوە لە هەموو ئەوانە ڕاستە مەسەلەن غەدرێکی زۆر لە کانتۆنەکانی خۆراوە خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان کراوە بەڵام بە نظری من وردە لەگەڵ
ئەو ئاڵوگۆڕانی کە وەکو باسم کرد چ پاشەکشەی ئێران بەهۆی کوشتنی قاسم سلێمانی و چ بەهۆی قەیرانەکانی ئەنقەرە چ لە ناخۆی قچ لە دەرەوە وردە و دەیانێت سووریا دەست بەسەر تەواوی ڕژێمی سووریا دەست بەسەر تەواوی ئەو منطقەدا باشە ئەمە پاڵنەرێک بۆ ئەوی مەبەستم تورکیا بچێت ئۆکرانیا مەبەستم سەردانەکەی ئەردۆغان بۆ ئۆکرانیا و داینی 200 میلیۆن دلار ئەگەر مەبلەغەکەم هەڵە نەکرد بێ بە لەلایەن ئەلبایراقی زاوای ئەردۆغانەوە بە سوپای ئۆکرانیا کاتێکە ململانی با بڵێن هێشتاش شەڕێکی ساردی تونگ دەنێەوە ئۆکرانیا و رووسیادا هەیە تورکیا دەیەوێت بەمە چی بکە ینی ئایا دەتوانێت ئامانجەکانی بپێکێ یان ئەتوانێت شتێ بکوەکو ئەمە کاردانەوە بەرامبەر رووسیا بیکە لە ڕاستیە واقعەوەیە کە خود مۆسکۆ لە دوای ئەوەی کە قڕمی داگیر کردووە مەسەن هەمیش هەوڵی داوەکە ئەو وڵاتانە کە تازە لە دەست دەرچوون بۆی کە دۆستی مۆسکۆ بمێنەوە جگە لە بیلوروسیا ئەوانێتتر بەشێکی زۆری ئەو وڵاتانە یان ئێستا لە ژێر هەژمونی ئەمریکایان یان مەسەن پاتریۆت و مەسەن هەوڵەدەن ئەوانە بەشی ژیانبڕۆنێکێتی ئەوروپا و یەکێتی ئەوروپا دامیانەکە بە نەزەری من تورکیا لەمەیە لە هاوکاریکردنی ئۆکرانیا ڕاستەوخۆوەکەوێتە شەڕێکی ساردەوە لەگەڵ مۆسکۆ بە تایبەتیەوەی کە وەکوتم مەسەر مۆسکۆ پێی وایە ئۆکرانیا ئێستا لە ناو حلفی ناتۆی یا با بڵێم هاوکاری ئەوانە یا با بڵێم هەوڵەدا بێ بە ئەندامیەکێتی ئەوروپا و دۆستی ئەمریکایە بە نظری من ئەوەیە کە تورکیا هەرچی چۆنە هەوڵی داوەکە ئەو هاوسەنگی لە بینی واشنگتۆن و مۆسکۆ ڕاگرێ بەڵام بە تایبەتی لە دوای کڕینی موشکی S400ەوە ئەو پەیوەندیانی لەگەڵ ئەمریکا بە نظری من بەرەو خراپی ڕۆشتووە ئێستا ڕەنگە بەمانە هەوڵدا پەیوەندیەکانی لەگەڵ واشنگتۆن باش بکاتەوە بە تایبەتی لە سەروبەندی گژیەکانیان لەگەڵ ئێران کە ئەمریکا زۆر پێویستی ئەگە ڕژێمی سوودیا وەک خۆیاڵێ مەسەن لە کۆبوونەوەکانیشیانەکە لە وتمان لە نێوان تورکیا و سووریا و رووسیادا کراوە تورکیا بابن سووریا پێداگری کردو لەسەر گەڕانەوەی سەروەری بۆ ئەو ناوچانە طبعا سووریا ئێستا با بڵێن حکومەتێکی هەتا بڵێ لاوازە ینی ئەوە ئاشکرایە ئەوەی کە سووریا ئەجوڵێنێ ئەو ساملاقنی قاشماکە ئێران بووە قازم سلەیمانی و ئێران ئێستاش بە کەمتر بەڵام رووسیاش سووریا دەتوانێت ئیدلب بگرێیان لەبەر ئێستا پێشچوونەکانی هەر هەیە بەردەوام پێشچوون هەیە تورکیا دەستبەرداری ئیدلب بێوەیان ئەمە مەسەلەیەکە چونکە ئیدلبیش بۆ تورکیا بۆ خۆی بە خەڵکی استراتیژیە زانێ بۆ یەکلاکردنەوە ینی بۆ خۆی ینی بە مان و نەمانی خۆی زانێ بەستمەوەیە ئەم پێداگری تورکیا سووریا ببوورە بۆ گرتنی ئیدلب یا رووسیا جدیە لە مەسەلەیە لە ڕاستیە ئەدلێ بجگەلەوەی کە مەسەلەن لە ڕووی جوگرافیەوە تۆ دیقەت بە 6 کیلومتر لە شاری حەلەبەوە دوورە 132 کیلومتر تەنها لە لازقیەوە دوورە کە مەسەلەن بنکەی استراتیژی هێزەکانی رووسیای هەیە لە منطقەیە بۆیە مەسەلەن رووسیا ڕێگا نادا بە ئاسانی ئەم شارەکەوێتە دەست تورکیا هەرچی تورکیا ئەوێ ئەو سنوورانەی خۆی مەسەلەن بپارێزێ و ئەمنی قەومی خۆی بپارێزێ و قوڵایی ئەمنی ئەسکەری خۆی لەو منطقانەوە دابینکە بە تایبەتی کە ئەو بە نظری من ئەنقەرە هێندەی مەسەلەن مەترسی لەسەر ڕۆژئاوا و کورد و پارتی کرێکەکانی کوردستان و پێدە هەیە لەوێ ئەوەندە بۆی گرنگ نییە مۆزوعی ئەدلب چی لێ دێ بەڵام قسەکەەوەیە کە ئەوەی کە تۆتە لە هەلومەرجێکی ئاوا دژواری سووریا تورکیاوێ هەرچی چۆنە پێگە و نفوزی خۆی بەقوتکە و جوگرافیا زۆرتر داگیرکە ئەگەر لە داهاتووە بۆی کرا وەکو هاتای کە داگیری کردووە وەکو قوبروسی باکوور لە 74 داگیری کردووە وەکو بەشێک لە بولگاریا لە دەی هەفتاکان داگیری کردووە ئەمەشی بۆ بچێتە سەر ئەمەش داگیر ئەوەی کەسا هەیە تورکیا دەوێت تەنان ئەمە بپارێزێ ئەگەر ئەمەی بۆ نەکراکاکین سبەینێ لە بەرامبەر کارتێکا بیگۆڕێتەوە لەگەر رووسیا ئەمە مەسەل جاواب بەرسیمیش ئەوێ لەگەر رووسیا بەمە کارتێک بگۆڕێتەوە لە بەرامبەر هەندێک ئیمتیازی پێبدا بە تایبەتی مەسەلەن ئێستا کە وەکوتم پارادۆکسی سیاسەتەکانی ئەنقەرە واشنگتۆن لە لیبیایە و بۆشی زۆر حیاتی و گرنگە مۆزوعێکی ئەوە نیە تورکیا لە خۆیەوە نەچۆ بۆ لیبیا مۆزوعەکە زۆر گرنگە پەیوەندی هەیە بە وزە و ئێنەرژی و سامانی نەوت و غاز لە دەریای سپیناوە ڕاست و ئەو موقعی کە لە بینی ئەو وڵاتان ئایدۆلۆژیەش ئەوە بە نظری من بۆی زۆر گرنگە هەرچی چۆنێک بێ مەسەلەن قەنەعات پێ بکە بەڵام تا ئێستا قسەکەوەیە مەسەلەن تورکیا ناتوانێت لەگەڵ مۆسکۆ کارتی زۆر بەکاربێنێ و بتوانێت مەسەلەن کارتەکان لە قازانجی خۆی بکاتەوە هەرچەندە مۆسکۆ
ئەوێ هەرچی چۆنە ئیدارەی ئەنقەرە بە ئیدارەی ئەردۆگان و حکومەت تورکیا بە کە ئەو پەیوەندەی هەیەە بەرەو پێش بچێ جارێشکە ئەنقەرە بەرەو واشنگتۆن نەڕوە. باشە جاوازە قۆناغی دوای ئیدلب چییە بێن بەسەر ئەوەی ئەگەر لە ئیدلب نەگەنە سازانێک لە نێوان رووسیا و تورکیادا ئەم ئەگەردا بنین سووریا بگەڕێتەوە سەرۆری سووریا بگەڕێتەوە ئیدلب قۆناغی دوای ئیدلب چیە بێ؟ لە ڕاستیە بە نظری من تحصیل حاصلەکە مۆسکۆ لە بینی سووریا و بەڵم لە بینی دیمەشق و ئەنقەرە دیمەشق خەڵەبژێرێ تاسە پارێزگاری لەکە و ئەدلب لە هەر حاڵدا ناڵم پێێتە دەستپای تورکیاوە. ڕاستەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گروپگەلی تیرۆریست هەرە بێ ئەو شارە پا بکرێتەوە ئەوەیە کە حکوومەتی سووریا ئەوێ بگەڕێتەوە و مۆسکۆش پێم وایە دامی ئەماکە وردە ینی گرفتێک ئێسا کە لە سووریا هەیە بە نظری من ئەوەیە بەنیسبەت مۆسکۆ و بەنیسبەت سووریاشەوە بە تایبەتی کوردە لەو منطقەیە ینی ئەگەر کانتۆنەکانی خۆراوە یابزان با بڵم هەسەدە لەگەڵ حکوومەتی سووریا ڕێکەوێ وردە پاشەکشە بە ئەو سنوور بەزانەوە ئۆپراسیۆنان و ئەو داگیرکاری تورکیاکرێت لە سووریا رووسیاش نایبێت تووشیا لە سەردەمەکە ئاڵگۆڕی بەسەراتۆ و هەموو وڵاتان بە خودی واشنگتۆنیشەوە بە خودی عەرەبستانی سعودیەوە بە خودی ئیماراتەوە کە داینەمۆی سەرەکی ئاڵگۆڕەکانی بەهاری عەرەبی بوون و ینی گەورەترین دەم و پشتیوانیان نەکرد بۆ ڕوخانی بەشار ئەسەد ئێستا وازیان لەو هێنا دیقەت بە عەرەبستانی سعودی خۆی سەفارەتخانەی کردوتەوە مانای وایە وازیان هێناوە بۆ وازیان هێناوە لەسەرەوەی کە خودی ئەمریکاشەمەی نەشاردۆتەوە بۆ عەرەبستانی سعودی و ئیماراتی شەوازانن لەو ململانە سیاسیانی ئەوان کردیان بۆیان دەرکەوت بە قازانجی ئێران چۆتە پێش و هەژمونی ئێرانی تیازات بۆ کە ئەوە مەسەلەن زەرە لەزە لە بەرەو پیان وایە مانەوەی بەشار ئەسەد بۆ ئەوان گرنگە بەلاوازی تەبعاً بەو بەشار ئەسەد من تۆ بەلاوازی من تۆ ڕاستیە ئەوەی کە سەڵاح هەموومان نەزانین ئەوەی کە ئێستا ئەوەی کە دیمەشق و سووریا و جوگرافیا سووریەوە بەرەوەبات نا بەشار ئەسەد نە حکوومەتی سووریا مۆسکۆیە ئیدارەی ئەمادا پێشتر ئێرانیەکانی ڕۆڵیان هەبوو وتم لە دوای کوشتنی قاسم سلێمانیەوە ڕۆڵ و کاریگەری و هەژمونی ئەوان وردە مۆسکۆ ژەمەی پێ ناخۆش نییە چۆن هەژمونی ئێران بە کوشتنی قاسم سلێمانی وردە پاشەخشەی کردووە و ئەو فشارانش کە واشنگتۆن هەیەی لە سەرتاران بە تایبەتی لە سووریا و یەمەن و عێراق و ئەفغانستان و ئەو منطقانە و مەرجی سەرەکیەتی بۆ معلوماتی جەنابەت لە دووسێ هەفتووی ڕابردوودا دانیشتێکی نهێنی نێوان ئەمریکەکان و ئێرانیەکان لەکوێت بەڕێوە چووە لەو دانیشتەی ئەمریکەکان و تویانە بە ئێرانیەکان مەرجی سەرەکی نەک بۆی کە دانووسان ناکەین بۆی کە ئەگەر یعنی هێرشەکانمان تون نەکەین و بڕیار نەدەین بە ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران بێ قەید و شەرە بێت لە سووریا لە عێراق لە مەسەلەن هەموو ئەو منطقانی کە کێشەی لەسەر بکشێنەوە پاشەکشەی لێ بکەن ئەو مەرجی یەکەممانە ئێمە هیچ ئینێکی ترمان نییە بۆ دانووسان لەبەرەوە بە پاشەکشەی ئێران بەسەنجارش کە هەژمونی مۆسکۆ و سووریا و بە هەمان شێوە بە نەزەری من ڕووداوەکانی لیبیا ڕووداوەکانی تر لە قازانجی ئەنقەرەنین کە وردە فشاری خرێتە سەر پاشەکشە بکە هەرچەندە ئەو تورکیا خۆشی ئەمە زانەیە کاک سەڵا بۆیە ئەوێ دیموگرافیا و جوگرافیا و تۆپۆگرافیا ئەو منطقەیە بگۆڕێ بەچی بەهێنانی چەندین میلیۆن ئاوارە لانی کەمەگە خۆشی پاشەکشە بکە ئەمانە بەکاربێنی یا لانی کەم ئەمانەوەکو پاژماوەکو عەتفێک بۆ حکوومەتی تورکیا بمێنەوە لە بەرژەوەندی خۆی بەکارێن زۆر باشە ڕۆڵی ئەوروپا لەم نێوەندا چیە چونکە من دوای بڕۆمە سەر پڕیارەکەی دادگای ئەوروپاش لەسەر پاتیکرێکەکانی کوردستان کە ئەمانە هەموو لینکیان بەیەکەوە ڕۆڵی ئەوروپا لەم نێوەندا چیە؟ کاک سەڵا ئازای من جاری تریش لەگەڵ چەند دواسم دووە ئەوروپا لە هەموو ئەم ئاڵوگۆڕانی خۆرهڵاتی ناوەڕاستەوە خودی ئەمریکاش و خودی ڕووسیاش ئەمانە لە ڕاستیە زۆر باسی مەسلەی مافی مرۆڤ و مەسلەی ئینسانیەت و مەسلەی هیومانستی و مەسلەی چیوچیەکەن بەڵام خۆ کە 400,000 کەس خەڵکی بێدیفاع و سڤیل و خەڵکی زەحمەت چێش لە سووریا بۆتە قوربانی یەکەم بەبەرچاوی ئەوانەوە دوو هەم بە چەک و تەکنۆلۆژیای ئەوانەوە سێ هەم ئەوان خۆیان بەشێکن لەو ملوانێنە خودی ئەمریکا دیقەت داوە لە چەند مانگی ڕابردوودا لە گەرمەی ئۆپراسیۆنەکانی حکوومەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەوتی ئەمە گەڕێنەوە بیرۆنەوەتەکانە پارێزین ئەمە بە نظری من جوملەیەکی واقعی ترامپ و سیاسەتی سەرمایه‌داری حکوومەتی ئەمریکایە ئەوان بە دوای بەرژەوەندیەکانیان و گویان لەوەنی خەڵکوژێ ئەگەر نامەسەلەن ئەوان ئەیان توانی چارەسەرێک بۆ ڕووداوەکانی سووریا بدۆزنەوە ئەوانەیان توانی هێز بکە بۆچی لە ساڵانی 95 و 96 ئەوەیان کرد لە کۆسۆڤۆ بۆچی سلۆبۆدا میلۆفیسۆڤیچیان دا بە دادگای نێودەوڵەتی خۆ بەقەر بەشار ئەسەد و حکوومەتی ئەردۆگان خەڵکیان نەکوش بوو بۆچی مەسەلەن لە دەوڵەتێکی
لێک هەڵوەشاوی یۆگسلافیا 6 دەوڵەتی تازایان دروست کرد و پشتیوانیان بوون. بۆچی ئەوانێکی مەسیحی پشتیوانیان لە مسلمانەکانی مەکدۆنیا و ئەلبانیا و کۆسۆڤۆ ئەکرد لە بەرەوەی بەرژەوەندەکانیان لەوێ بوو. بۆچی دژایەتی جغرافیا قۆناغەکە جیاواز بوو. ئێستاش مەسەلەن هیچ لە مۆزوع نەگۆڕە کاکسەڵا ئەوان دیسانەوەی کە دوای بەرژەوەندەکانیان بە نەزەری من دوای بەرژەوەندەکانیان نەکەون. بۆیە حکوومەتی یەکێتی ئەوروپا نەیتوانی وە لە بیریشن نەچێ مەسەلەن لە بەشێکی زۆری منتەقەکە چی ئەمریکا وەچەیەکێتی ئەوروپا شکستیان خواردەوە. مەسەلەن دیقەت بە لە ئەفغانستان لە ساڵی 1960 بدەوە، لە سۆمال لە ساڵی 1990 شکستیان خواردەوە نەیانتوانیەوە. هەتا ئێستاش مەسەلەن حرەکەی شەبابی سۆماڵی ئەو وڵاتی وێران کردووە، ئەوە لە نەیجیریا بۆکۆ حەرام، ئەوە لە وڵاتانی تری لە سۆدان، ئەو دیقەت بەوە لە سووریا، ئەوە لە ئەفغانستان، لە هەموو ئەو منتقانی ئەوانیان بەڕاستی نەیانتوانیەوە پرۆسەیەکی ئاشتی و ئارامی و ئینسانی بۆ خەڵک بژێرنەوە. بە نەزەری من هۆکارەکەش یۆنێکە ناتوان هۆکارەکەوێک ئەوان پیان وایە شەڕ لە منتقەکەیە، شەڕ لە خۆڕەڵاتی ناوە حساباتی ئەسەر شەڕە چەک و تەکنەلۆژیای باشە فرۆشن و ململانیەکان ئیدارادەن و سەرگای ئەم منتقەیە سەرگەرمەکەن و داهات و نەوت و بەرهەم گۆڕەکەشی ئەبن بخۆیان. بەڵام لە هەر حاڵدا ئەوە نییە کەمانای ئەوە نییە کە مەسەرن لە ڕۆژ ئاوایە با بڵێم لە سووریا بێتەئسیرن. بەڵام ئەسلی ململانەکە وەکوتم لە نێوان دوو زلهێزی گەورە واشنگتۆن و مۆسکۆ و لەگەڵ دوو زلهێزی ناوچەی تاران و واشنگتۆن بەڕێوەچوو. باشە لە ماکرۆنیش لە ماوەی ڕابردوودا قسەی هەبوو لەسەروی کە تورکیای ئەردۆغان بۆتە کێشە گەلێک ینی فینانسەکردنی گروپە تیرۆریستەکان لە ڕۆژهڵاتی ناوین هەڵبەت لە مەسەلەی لیبیا و بەر لە ئێستا لەسەر مەسەلەی سووریا قسەی کردەوە. بەڵام لەم سەر و بەندەدا مەسەلەن دادگای بەلجیکا دادگای بڕۆکسل لەسەر دۆسی پارتی کرێکارانی کوردستان بڕیارێکی مێژوویە هەڵبەت بۆ پەکەکە بۆ گەلی کورد و بڕارێکی مێژووی تەماشاکرد. ئەم دۆسیە ساڵی 2006 کراوەتەوە بەر لە ئێستا ساڵی پار با بڵێن دادگای بەرایی بڕیاری دەدا کە پارتی کرێکارانی کوردستان ڕێخستنێکی تەرۆریستی نییە، وەک ڕێخستنی تەرۆریستی نابینن، بەڵکو وەکو کێشەی ناو خودی تورکیای بینن. ئیسینافی با بڵێن پێداچوونەوەی تورکیا هەبوو بۆ دادگای باڵا دادگای باڵاش هەفتای ڕابردوو با بڵێن یەک دوو هەفتەی ڕابردوودا بڕیاری کۆتایی خۆیدا. ئەمە بەستم ئەوەیە ئەمە ڕێککەوتە یا ئەوروپاش گەیوەتەوە قەناعەتە ئەبێت دۆسیی پەکەکە ئیدیۆکو جاران تەماشا نەکرێت. کاک سەرازین لە ڕاستیە ئەوان لە ماوەی ڕابردوودا بەسەن لە دەورانی یەکەم دانانی تەلەڤیزیۆنی کوردی مەد تیڤی لە 95 و دوجاریش میدیا تیڤی و دوجای ڕۆژ تیڤی یعنی لەژێر فشاری حکوومەتی تورکیا هەموو کەناڵانیان داخست چ بڕۆکسل و چ لەندەن و چ نەرویج و حکوومەتی ئەسکەندناڤیا و لە بیریشمان نەچانی بەگە لە کۆمەشی ئەوان بوو بەگەڵ کۆمەشی CIA و موساد و هۆڵندا و مۆسکۆ و بەشێک لە یۆنان و تورکیا و بەڕێز ئەبڵاو ئۆجالانیان لە کینیا ڕفاندوو بۆ تورکیا. ئەوە هەموو ئەوانیان کردووە و بە ئاگاداری بە بەرچاوی ئەوانەوە بوو مەسەلەن کۆبانە لەلایەن حکوومەتی تورکیا و پشتیوانی داعشەکرا و وێرانی کرد وە لە ئەفرین و وە لە ئۆپراسیۆنەکانی ساڵپاریش کە لێرەوە بەرنامەمان کرد هەموو بە ئاگادە و دوجار ئەو تورکیا ئەنقەرە ئەندامی ناتۆیە و مڕەشەحەیە با بڵێن بربژێرە بۆی کە بێتە پەرلەمانی ئەوروپا خۆشحاڵانە تا ئێستا ڕەت کراوەتەوە. هەموو ئەوانە ئەوە جگەلەوەی کە سەکینە چانسس و هاوڕێکانی لە فەڕەنسای دیموکراسی کوژران و ئەوانە هەمووی بە بەرچاوی ئەوانەوە بووە. بەڵام قسەکەوەی ئەوە کوتم ئەوان لە نێوان پارتی کرێکارانی کوردستانی بەڵم لەگەڵ نێوان گەلی کورد نوێنەرایەتی بەشێکی زۆری باکوور و ڕۆژاوی کوردستان و لەگەڵ حکوومەتی ئەنقەرە پشتیوانیان لە جینایەتەکانی ئەنقەرە کردووە پشتیوانیان لە ناحەقیەکانی ئەنقەرە کردووە بەڵامبەر بە گەلێکە دەوڵەتی نییە بەرامبەر بە سەرکردەیە کە داوای مافەکانی خەڵکی کوردستانی کردووە. بەڵام بە نەزەری من ئەوەی کە چەند جاری روتومانە ئەمەی کە بڕیارێکە دادگای بڕۆکسل داوێتی بڕیارێکە بە دەرەنجامی واقعیت پێگەیشتووە کە ئەوەی کە مەسەلەن ئێمە ئێڵینەوەی کە نووسەران و ڕۆژنامەنووسانی گەلی کورد دەیڵێن پشتیوانانی خۆراوایی بۆ دۆسیەی کورد دەیڵێنەوەیە کە کاکە ئەردۆغان پشتیوانی لە تیرۆرەکە پشتیوانی لە داعشەکە خەریکی بەرەمێنانی گروپی تیرۆریستی و ڕەوانەکردنیان یا وەکو خۆی وتی ئێمە توانین 5 میلیۆن کۆچبەر بنێرین بۆ سەر وڵاتەکانتان لە بەرامبەرەوەی کە داوای ئەندێ ئیمتیازەکە. بە نەزەری من هەمووانەی کە دادگای بڕۆکسل و بەلجیکاش بە تایبەتی کە منبعی یەکێتی ئەوروپایە و مەسەلەن بەشێکی زۆر لە کۆمیسیۆنەکانی یەکێتی ئەوروپا و ناتۆ لەوێن گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەمان کات چاوەڕێم سەرکەوتنیەکە بۆ پارتی کرێکارانی کوردستان و بەناحەقیش ئەم لیستە دروست کراوە. لە ڕاستیە ئەم لیستە ئەگەر دیقەت بی مەسەلەن بە تایبەتیەوە کە ساڵانە وەزارەتی خەزیێنەی ئەمریکا ئەبدێت یەکاو تازەیەکاتەوە مەسە حرەکە گەلێکی زۆر هەن وەکو پارتی کرێکارانی کوردستان
کوردستان نەک حرەکەی تیرۆریستی حرەکەی شۆڕژگێڕانن داکۆچی لە مافەکانی خەڵکی چەوسا و وڵاتەکانیانەکەن پڵێنەکانی تامیلە و حرەکەی فارکە لە کۆلۆمبیا و هەندێک حرەکاتی مارکسیستریشە لە ئاسیا بە نظری من هەموو ئەوانەوە کوتم لەبەر ئەوەیە کە بەرژەوەندەکانی ئەمریکا باشە پێما بێ ئەوە هەروکو لیستە یا لە واقعدا تەعاملەکانی جیاوازە یعنی لەگەڵ ئەو حرەکەتانە یا تەنها ئەمە با بڵێن لیستێکە و کۆمەڵێک ینی ڕەوشی سیاسی یا هەرێمی جیهایی ناچارێن کۆمەڵ تەعاملی دیکە بکەن بەڵێ دروستە مەسەلەن لە کۆتایەتی 2010 و لە بیدایەتی 2019 ئەو حرەکەی فارک کە لە لیستی تیرۆرا بوو خودی وڵاتەیەکەتەکانی ئەمریکا دانووسانی بۆ ڕێخستن لەگە کۆلۆمبیا و گەشتە حرەکەیەکی ئاشتی هەرچەندە ئێستا باڵێکی سەربازی لە حرەکەی فارگزیا بۆتەوە کەوان ڕازینین بە دانووسانەکە خەبات چەکداریان دەست پێکردێتەوە بەڵام بەرژەوەندەکانی ئەمریکای بەڵام مەسەلەن لە سریلانکا پڵنگانی تامیل بوون قوربانی نێوان دانووسانێکی نێوان ئەمریکەکان و فەڕەنسیەکان و هندستان بوونە قوربانی ئەوەی جەنابەت ڕایستە یعنی دیقەت بە 4 ساڵ لەوە پێش خودی وڵاتەیەکەتەکانی ئەمریکاویچێتی ئەوروپا سازمانی مجاهدینی خەڵقی ئێرانی لە لیستی تیرۆر دەرکردو هیچ ڕوویدابێ بۆ چونکە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران واخوازێ پشتیوانی حرەکەی مجاهدینەکەن و مجاهدینی خەڵق مەسەلەن هیچ لە سادەتریشتا مەسەلەن داوای لێبوونی لە خەڵکی کوردستان نەکردو کە لە بەهاری 1991 سەدان خەڵکیان قەتڵ عام کردو کوشتووە و مەسەلەن هیچ لە وەزع نەگۆڕاوە و هیچ لە کەیس و دۆسیەوان نەگۆڕاوە کە سەدان تەقینەوەیان کرد و خەڵک بۆتە قوربانی قسەکەوەیە مادام ئەمریکا بەرژەوەندیەکانی واخوازێ مجاهدینی خەڵک لیستی تیرۆرەکە کە بە نظری من ئەمە بەرامبەر بە هیچ کوێ ڕاز نەبێ بەرامبەر بە پارتی کرێکاران و کورد ئەبوو ڕاز بێ کە پارتی کرێکارانی کوردستان بەس ئەوەی کە ئەوان چەند لە هەلومەرجێکی تایبەت تا چەند بڕیاری خۆیان سەپاند و بەسەوەی کە پارتی کرێکارانی کوردستان لە ئەوروپا واکە خۆپیشاندانەکە واکە مەسەلەن چۆتە سەر هەندێک قونسوڵخانەکە ئەمانە خەباتی مەدەنی بوون خۆ ئێستا پارتی کرێکارانی کوردستان ئەوە ناکە خۆ ئێستا ئەگەر یەکێتی ئەوروپا و ئەم خودی وڵاتیەکەتەکانی ئەمریکا نایەوێ مامەڵی ڕاستە خۆ لەگە پارتی کرێکارانی کوردستان بکە خۆ هەدەفە بە 59 کورسەوە نوێنەرایەتی خەڵکی باکوورەکە بۆچی هاوسەرۆکەکانی لە زیندانن قسە ناکەن بۆچی فشار ناخەنە سەر حکومەتی تورکیا بۆچی بە بەرچاوی ئەوانە ئۆپراسیۆن نەکرێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بە سەدان خەڵکی مەدەنی و سیڤیلە بنە قوربانی بۆچی دادگای مافی مرۆڤ یەکێتی ئەوروپا نایەتە دەنگ بە نظری من قسەکەوەیە کە حکوومەتی ئەمریکا و حکوومەتی وڵاتانی یەکێتی ئەوروپا باش ئەوە ئەزانن بەس پێ دوانە دوولانی دیکەشی هەیە ئەگە ئەم قسێتەوە باش ئەوە ئەزانن و پارساڵ لە بانگی تەمووس بەڕێز جەمیل بایک وتارێکی نووسیوە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست لەو وتارەیە ئاماژە بەوە کاکە ئەگەر حکوومەتی تورکیا یا ئەمریکەکانیش بۆیە ئەو مەقالە لێ نووسرا بۆی ئەمریکەکانیش سەرنج بن ئەگەر یانەیە دانووسان بکەن ئەگەر حکوومەتی ئەردۆگانەیە دانووسان بکە لەگەڵ ئیمرالی دانیشن یواتە خودی عەبدوڵڵا ئۆجالان تا ئێستاش ڕابەری ئەم حرەکەتەکەی ئەم حرەکەتەکەی وەیەکێتی ئەوروپاش ئەبێ ئەمە بزانێ و قسەکەوەیە بە تەنها دادگای برۆکسل بە تەنها نابێت کیفایەت کا بۆی کەپەکە لە لیستی دەربێنێ بەڕێز ئۆجالان فشار بخەنە سەر تورکیا بەڕێز ئۆجالان کە زۆر مەسەلەن تێکۆشانی زیاترە و زۆر قوربانی زۆرتری دیا و زۆر گەلەکەشی زۆر چاوساوتر بۆ لینسۆن ماندێلا ئەبێ هەوڵدەن ئەم لە زیندان ئازادکەن یعنی کلیل چارەسەریش ئەبینرێت بۆ کێشەکان زمان بەستمەوەیە کە ئەمە دوو لایانی دیکەشی هەیە کە هەتا هەچەند ئێوەش لە باستان کرد لە مەقالەکەی ڕێزار جەمبایقدا ئاماژەی پێکراوە پێداگیری پارتی کرێکارانی کوردستان بۆ ئاشتی بۆ چارەسەری ئاشتی و چەندین جار ڕاگررتنی ئاگربەست و مانەوە لە پۆزیسیۆنی بەرگریە ئەمە چەندێک دەوری هەبووە جگەلەوە تێکۆشانی کورد لەسەر ئاستی ئەوروپا جیهان لەم ساڵین دواییدا پێیناوەتە خۆناغێکی دیکەوە لە پاڵ ئەوەشدا تورکیا کە بۆتە مەترسیەکی جددی لەسەر ئەوروپا یعنی دوایین جار ئەوروپا و ئەمریکاش بۆ خۆبینی کە لەمپەرێکی گەورە لە بەر استراتیژی ئەمریکای لە ناوچەکەدا تورکایە ئەمانەش هۆکارن بۆی کە بگەن ئەو قەناعەتەی ئەبێت تەعامل لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بکرێ وەک ڕێخستنێکی سیاسی کە هەڵگری دۆزی ڕەوای گەلێکە لە ڕاستیە یعنی دیقەت بە لە ساڵی 1976 کە حرەکەتی سیاسی پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 1984 حرەکەتی چەکداری پارتی کرێکارانی کوردستان دەست پێەکە مەسەلەن یەک جار حکوومەتی تورکیا یەک جار تورک لە سەردەمی تورکوت ئۆزال نیەتی جددی هەبوو بۆ دانووسان و ئاشتی بەکە زۆر بە جددی چۆ پێشەوە بەڵام خودی تورکەکان تورکوت ئۆزالیان کوشت لە ڕاپۆرت ڕۆژنامەوانەکان بۆچی لەبەرەوەی ئەیانزانی ئەم دانووسانە کە دیار بوو بە ئاگاداری جەنابی مام جەلال بوو سەرەکەوێ و کۆتایی بە شەڕ و ململانێ و
خوێن ڕشتنێنێ خۆیان نیان هێشت و لە دوای ئەوە ئێمە شایدی ئەوەین کە دانیشتەکانی ئۆسلۆی نێوان پارتی کرێکەکانی کوردستان و حکوومەت تورکیا بە ئاگاداری نەرویج و ئەو هەوڵانەی کە هەبووە بە ئاگاداری یەکێتی و پارتی و بە ئاگاداری ئەمریکەکان قسەکەوەی کە حکوومەتی تورکیا نیەتی جددی نیشان نەداوە لە بەرامبەر پرسی ئاش باشتە پێ دوات تەنها حکوومەتی تورکیا چونکە یان بۆ نمونە پارتی کرێکەکانی کوردستان خۆی و خودی ڕێزار ئۆجەلانیش ڕێبەری گەلی کورد باز دەوا کاکە ئەمە پیلانجیۆرێکی نێودەوڵەتی ئەم پرۆسێ تەنها لە تورکیا نییە بەڵکو هێزگەلێکی نێودەوڵەتی تیا بە گلادیۆ بە هێزەکانی دیکەشەوە کە ئەوە یعنی مەبەستمەوەیە تەنها ئەوەی کە تورکیان خواست بیان هێزە نێودەوڵەتەکانی ئەو سەردەمانە نیاخواست ئەوەی بەڕێز ئۆجالان دروستە مەسەن ئەگەر حکوومەتی تورکیا بەڵام خۆ حکوومەتی تورکیا بێ نیەت باشەکە نیشاندا بۆ دەلیلە قسەکانی بەڕێز ئۆجالان ڕاستە ئەگەر مەسەلەن تورکیا هەوڵێکیشی هەبێ واشنتۆن تەییدی نەکە ئەو پرسە سەر ناگرێ وەکۆی کەوتم لە کۆلۆمبیا لە کۆلۆمبیا خۆ هەردوولایەن ئامادە نەبوون بە جددی بۆ ئەو پرسە بەڵام فشاری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆ پاراستی سنوورەکانی لەو منتقەیەوە بۆ فشار خستنە سەر حرەکەی فارک و حکوومەتی کۆلۆمبیا بۆی کە لانی کەم مثلەن ئەو حرەکە بەربڵاوی ئەو بازرگانی ناشارعی مادەی خۆشبەر لەو منتقەیە پەریساندووە بتوانێت هەم ئەوە بەشێکی کۆنتترۆلکە و بەرژەوەندەکانی خۆشی دابینکە بە تایبەتی کە ململانەی زۆر هەیە لەگەڵ وڵاتانی کوبا ئەوانە بە نظری من دەخالەتی جددی واشنتۆن لەو مۆزوعەیە پرسەکەی تا ڕادەیەکی باش بدۆتە پێش و ئەگەر واشنتۆن جددی بێ لە پرسی ئاشتی کورد بە نظری منەت لانی کە مەتوانێت فشاری زۆر بخاتە سەر حکوومەتی ئەردۆگان و تورکیا یان فشاری جددی بکە کە ئەو پرسە بچێتە پێش ئەو قسەی بەڕێز ئۆجالان ڕاستە حکوومەتی تورکیا ئەگەر نێتێکیشی هەبێ بە نظری من کە کۆمەلگای نێودەوڵەتی دامینەکە ڕەنگە جددی نەبێ و ڕەنگە نەتوانێ بۆیە بە نظری من ئەوەیە کە ئەگەر ئەو وڵاتانە یانەوێ پرسی کورد لە خۆرهڵاتی ناوەڕاست و بەشێک لە خۆرهڵاتی ناوەڕاست ئارام بێ چارەسەرکردنی پرسی کووردە ینی ئەو بڕیاری دادی بەلجیکا منێمە دوو پرسیال لەو بارەیە بکەم ئەکرێ و ڕێگایك بۆ چارەسەری سیاسی پرسی کورد تەماشا بکرێ بێگومان دروستە ئەگەر مەسەلەن حکوومەتی بڕۆکسل با بڵێم ڕوئیایی بەشێکە لە حکوومەتی بڕۆکسل بەشێکە لە ڕوئیای یەکێتی ئەوروپا ئەگەر یەکێتی ئەوروپا و بڕۆکسل نەگەشت بنە ئەو قەنەعاتەی کە پرسی کورد لە باکوور لەلایەن پارتی کرێکارانی کوردستان و بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانەوە چارەسەرکرێ ئەو بڕیارەیان نادا بۆیە ئەو دانی ئەو بڕیارە ئەوەیە کەیانەیە پرسی کورد مەسەلەن بەرنە پێش و پشتیوانی لە پرسی کورد باشە بەڵام ئەم بڕیارە هێزی ئەوەی هەیە کە تەسیل کاریگەری سیاسەتی ئەوروپا هەبێ هەم کاریگەری پۆزتیفی لەسەر سیاسەتی یەکێتی ئەوروپا هەیە و هەم نیگەرانیشە بۆ حکوومەتی تورکیا هەر لانی کەم ئەوەی کە هەر بڕیارێک لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک دەرچێت هەر نیگەرانێک بۆ حکوومەتی تورکیا دروست کامانای بە قازانجی باکوور و پرسی کورد و پارتی کرێکارانی کوردستانە و ئەمە وردە مەسەلەن کەیسی پارتی کرێکارانی کوردستان لە دادگای بڕۆکسل کەیسی پارتی کرێکارانی کوردستان لەلایەن حکوومەتی ئەمریکاوە و کەیسی ڕۆژئاوا لەلایەن کۆشکی ئەلیزێ و فەڕەنساوە هەموو ئەوانە بە نظری من فاعلن یەک گەستنە سەریەک کە هەمووانە لە قازانجی پرسی کووردە و حکوومەتی تورکیا نیگەرانەکە بە نظری من بێگومان تەسیری هەبێ بەڵام ئەوە پێویستی بە بەردەوامی هەیە ئەو لایەنێک قسەمان لەسەرەوەش کرد نیەتی تورکیاژە لە منێوەدا گرنگە ڕاست تورکیا فشاری بخرێتە سەر ناچار بکرێ و فشارانی کە بۆ نمونە لەسەر لە سووریا لە لیبیا لە سەرەتی لەسەر ئاستی ناو خۆ لە سەرەتی بەڵام تا ئێستا پرۆژەیەکی بەرچاوی تورکیا بۆ چارەسەری سیاسی پرسی کورد نییە هێشتا وەکو کێشەیەکی ئەمنی تیرۆر تەماشایەکە مەبەستمەوەی لەو حاڵەتەدا تورکیا دەوڵەتی تورکیا ئێستا کە دەوترێت تەنانەت هەندێک لە دەستی خودی ئەردۆغانشدا نەماوە بۆ مانایە دەتوانێت بێتەوە سەرمێزی گفتو یان بچێتەوە ئیمراڵ و قەندیل لە ڕاستیە یەکیان پەیوەندی بە کاک سەلاح هەموو ئەڵگۆڕانی کە لە جیهانی سیاسەتدا دێنەبێژی یان پەیوەندی ڕاستەخۆی بە فاکتەری مۆزوعیەوە هەیە یعنی ئەو فاکتەرە مۆزوعی و بابەتیانی لە منتقەیە ڕوەدەن واکەن کە مەسەل حکوومەتی تورکیا ناچار بێ بە پرسی ئاشتی و بە دانووسان و بە پێدانی مافەکانی گەلی کورد کە تا ئێستا ئەمە بە نظری من زۆر بەرجەستە نیە فاکتەری دووهەم ئەوەیە کە وەکوتم فشارێکی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر تورکیا دروست بێ بۆ مۆزوعە
وەکو دروستیش بووە مەسەن لە ئۆپراسیۆنەکانی ڕۆژاوای کوردستان فشاری کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر تورکیا هەبوو بۆ وەستاندنی لە گرێسپی و سەرەکانی سێهەم فاکتەرێکی ناوخۆیی هەیە کە پەیوەندی هەیە بە هاوسەنگی هێزەوە و بەڕاستی پارسەنگی هێز لە بینی پارتیکەکان حکوومەتی تورکیا پارسەنگێکی ینی وەک یەک نییە تورکیا بەو هەموو ئیمکانات و بەو هەموو تەکنەلۆژیا پێشکەوت و بۆ هەموو پشتیوانی نێودەوڵەتی هەیەی بێگومان لەگەڵەشان نەیتوانی و پارتیکەکانی کوردستان وەکو خۆیڵێ من لە بیرم مێ لە ساڵی 1992 تانسۆ چێلەر ئەڵێ قسەیەکی بە ناوبانجی کردکاتی خۆی تەمان قسەیەکی بە ناوبانگی خراپ کاڵێ یان پارتی کرێکارانی کوردستان لە ناوە بم یان پارتی کرێکارانی کوردستان لە ناوە بم مثلەن تاکیدی لە ساڵی 1992 چەندین حکوومەت و سەرک وەزیران و کابینێت تێپەڕ کردووە ئەوە نەیانتوانی و پارتی کرێکارانی کوردستان لە ناوە برن لەبەرەوە خۆشیان نەزانن پرسی کورد و پارتی کرێکارانی کوردستان پرسێکی واقعی نەتەوەی نیشتیمانیە چارەسەریش نییە جگەلەوەی کە لە ڕێگای دانووسانەوە بێ بەڵام قسەکەی بێ ئەم فاکتەرانە حزوریان هەبێ یانەوەی کە ئێستا تورکیا گلاوە لە کۆمەڵی کێشەی ناوچەیی ئەوە سووریایە ئەو گوتمان لیبیایە ئەو پەیوەندی خراپەکانی لەگەڵ واشنگتۆنە ئەوە دەخالەتێتی لە عێراق ئەو ململانیەکانێتی مەسەلەن لەو ڕێکەوتنی کە لەگەڵ حکوومەتەکەی سەرڕاج کردوێتی لە لیبیا جگە لە ئیتالیا هیچ کام لە وڵاتانە پشتیوانی ناکەن لەسەر بەحری دەریای سپی ناوەڕاست بۆ چونکە مەسەن لەگەڵ هەمویان کێشەی هەیە لەگەڵ قوبرس کێشەی هەیە لەگەڵ یۆنان کێشەیە لەگەڵ بولگاریا کێشەی هەیە و لەگەڵ مۆسکۆ بۆنی پەیوەندیەکانیان چۆتە پێش کێشەی قوڵیان هەیە و لەگەڵ ئێران مەسەلەن لەم منتقەیە لەگەڵ عێراقە تورکیا یەک دەوڵەتی دۆستی نییە لە منتقەکە بە نظری من ئەوەیە کە جگە لەو فاکتەرانی باسم کرد ئەگەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاش ینی بەشێک لە پشتیوانیەکەی دەست هەڵگرن بە نظری من ناچارە بێ ملدا بۆ ئاشتی ملدا بۆ دابینکردنی مافەکانی خەڵکی کوردستانیانەوەی پارتی کرێکارانی کوردستان بۆ خۆسەری دیموکراسی کاوە بێگە بێنەوە بۆ ڕۆژهڵاتی ناوین بۆ ڕۆژاوی کوردستان بەگشتی ناوچەکە کاوە بن ناوچەکە بە قۆناغێکی نوێی چارەسەریە تێپەڕێ ڕێزدار وەجەلان ڕێبەریگەری کورد با بڵێن هەر ڕێگاچاری دیموکراتیک بە کۆنفیدرالیزمی دیموکراتیە ینی تێدەپەڕێ بچوونیە و وەکو ئەلتەرناتیو دەیبینێ ئیدی با بڵێن ئەو سیستەمی کۆنفیدرالیزم دیموکراتی بۆ مانایی کە تەنها ڕێگا چارە وەکو سیستەمی ئەلتەرناتیو بەدیل بۆ ناوچەکە ئەوەیە یعنی نەتەوەی دیموکرات مەبەستم ئەوەی ئەمە چەنە واقعیان دەبێت ئەمە چارەسەر بێت غێری ئەوە وەکو هێڵی سێم چارەسەرێکی دیکە نەبێ لە ڕاستیە ئەو کۆنفیدرایە کە بەڕێز ئۆجالان باسیەکە بە نظری من ڕەنگە داوایەکی واقعی وەکەمیشە لە چاوخواستەکانی کورد بەڵام قسەکەی کە تورکیا چەنە دێتە پای ئەمە وەچێتە چەند لە ڕاستی ئەوی تووشانی ناوچەکە ئەگەر ئەوەی دەوێت لە ڕاستیە خۆی ناوچەکە ئاڵوگۆڕی گەورەی تیا پێکاتوە ینی جگەلەوەی کە ئێمە شایدیەوەین لە دوای ڕووداوەکانی ڕوخانی دیواری بەرلین لاشتان و پاش هەڵەشانەوەیەکێتی سۆڤێت و گلاسنۆست و پرۆتروستریکای ئەوێ و جگە لە دوای ڕووداوەکانی تالیبان و قاعدە و سێپتەمبەرکەمی ڕووداوی مێژووی بوون ڕوخانی حکوومەتەکەی سەدام حوسێن و دواییان ڕووداوەکانی بەهاری عەرەبیە ئەکرێ بڵێم و بە دوای کوشتنی ڕووداوی قاسم سلێمانی ڕووداوێکی منتقەی کاریگەر بوو پێچێ مەسە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خودی یەکێتی ئەوروپا نەخشە ڕێگای تازایان هەبێ با بڵێم خۆیان نەخشی تازایان هەبێ بۆ ئاڵوگۆڕ لە منتقەکەیە یعنی لانی کەمەوەی کە لە عێراقی بینی لە عێراق دەخالەتی سەر لە نوێی ئەمریکا و هێنانی هێزگەلی زۆر و تونبوونەوەی ململانەکانیان لەگەڵ تاران و سەفقەی سەدەی چەند ڕۆژی ڕابردووی ترامپ لەگەڵ لە فەلەستین و ئەو ڕووداوانەی کە لە لیبیا ڕووەدا و ڕووداوەکانی سووریای ڕابردوو هەموو ئەوانە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و زلهێزەکان بۆیان دەرکەوتو کە خۆڕەڵاتی ناوەڕاست بەردەوام خەریکی بەرهەمهێنانی تیرۆرە بەردەوام خەریکی دروستکردنی گروپی تیرۆریستی مەترسیدارە و بەردەوام هێزگە لە منتقەیانە کە مەترسین لەسەر بەرژەوەندیەکانیان کێشە بۆ ئەوان دروستەکەن بۆی بە نظری من ئەیانەوێت بە جۆرە لە جۆرەکان ئاڵوگۆڕ لە منتقەیە بکەن بەڵام قسەکەەوەی هەموو ئاڵوگۆڕانەی کە بێ ئێمە لە منتقەکەی خاوەن بە نیسبەت کوردەوە خاوەنی دوو ئەزمونیەکیان ئەزمموی هەرێمی کوردستانە سەرڕای کەم و کوڕیەکانی کە لە 1990 دروست بووە بە 2023 گەشەی کردووە ئەم ئەزمونە تا ڕادەیەکی زۆر لە وەکوتم لە دەرەنجامی ئەو فاکتەرە مۆزوعیانەیە کە لە منتقەکە پێکات چ ڕوخانی باس چ شەڕی کوێت چ پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی و دووهەمیان
پێکێنانی ئەزمونونەکانی ڕۆژاوی کوردستانە کە دەرەنجامی یا با بڵێم دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری عەرەبیە لە 2011 ئەم دوو ئەزمونە بە نظری من دوو ئەزمموی گرنگن لە منتقەیە بەو کەم و کوڕیانەشەوە کە هەیەە بۆ ملوانەیەنەی کە لەناو هێزە سیاسی کوردیەکانیش هەیە ڕەنگە زەربەی دابێت بەڵام بە نظری من دوو ئەزمونن کە دەرەنجامی دوو فاکتەری مۆزوعی منتقەی هاتوونەکایەوە بۆیە لە ئێستا ئەوەی کە جەنابێت دەڵی ئەگەر نەخشەی خۆرەڵاتی ناوەڵاز ئاڵگۆڕی بەسەرابێ و ئەم هێزگەلانە بیانەوێ نەخشەیەکی تازە دابڕێژنەوە بەبێ ئەوەی ئەو بۆ چوونانەی جەناب ئۆجالان بەڕێز ئۆجالان ناتوانێ مەسەلەن کورد حەزف کا پەرایوەزی بخە و لە هەمان کاتیشا ئەکرێم مەسەلەن ڕەوشی کورد لە ڕۆژهەڵات یا لە باکوورش باشتر بێ ئەمە دیوێشی مەسەلەن فاکتەرە مۆزوعی و فاکتەرە نێودوڵەتیەکانە بەڵام کاک سەڵا بەشێکشی پەیوەندی بە کوردەوە هەیە استراتیژی کورد لە منێوەدا پەرتەوازی هاوبەش نییە مەسەلەن دیقەت بە لە 2013ەوە هێزگە لە سیاسی کوردیەکان لە هەر چوار پارتی کوردستان ویستیان کۆنگرێکی نەتەوەی دروستکەن بەڵام بۆی ملیۆنە سیاسەکانەوە نەیانتوانی و لە ڕووداوەکانی سەرەکانی و ئەفرین و لە ڕووداوەکانی ینی هێزگەلەکان هەمیان یە خطابی نەبوو لە ڕیفراندۆم بە نظری من تا ئێستاش هێزگە لە سیاسی کوردیەکان خاوەنی مەسەلەن گوتارێکی نەتەوەی یەکگرتوو نین و خاوەنی پلاتۆفۆرمێکی هاوبەش نین و لە مادام ئەمانیان نیە ڕوئای هاوبەشیان نییە کاتە خاوەنی ئەلتەرناتیڤێکیش نین خاوەنی بەدیلێکیش نین لە داهاتووکەچی ڕۆدا بۆیە پێویستی بەوەیە بە نظری من ئەم هێزگە لە سیاسیانە کە چەند هێزگەلێکی مەسەلەن جەم سەرەگیرەکان لەنا ئەم چوار پارچەیە 520 هێزی سەرەکی گرنگن کە ئەمانە ئەتوانن پلاتفۆرمێکی هاوبەشمە ڕغمی ئەوەی بیر و بۆچوون و ئیدۆلۆژیای جیاوازیانێتی ڕوانینیان بۆ زۆر لە مەسەلەکان جیاوازە بەڵام خۆ هەمویان ئەگەر بە ئیدیای خۆشیان بێ بە ئیدیای مانیفێست و ئاینامە و پیرۆپرۆگرامە حیزبەکانیشان بێ هەمویان نەڵێن ئێمە داکۆچی لە مافەکانی خەڵک و بەدیێنانی دەوڵەت و مەسەلەن پرسی کورد دەکەین ئێمە مەسەلەن خۆلانی کەم لەسەر ئەم سێ جوملەیە ئەکرێ خطابێکی یەکگرتو هاوبەش هۆکارەکە چیە هۆکارەکە دیسان زاتیە یا خۆندە عواملی دەرەکی هەیە پاڵەرێنی ئەم لەمپەرن نایهڵ ئەمە دروست لە ڕاستیە پێشەوەی ئێمە پێمان وابێ فاکتەری دەرەکی ئێران و تورکیا سووریا عێراق کە ڕۆڵیان بێگومان ڕۆڵیشیان هەیە بەڵام قسەکەوەی کاکەم بەڕاستی فاکتەرەکە زاتیە پەیوەندی بەم هێزگە لە سیاسیەوە هەیەکە هیچ کامیان ئامادە نییە مەسەلەن تەنەزولکا بۆ ئەوی تریان و هیچ کامیان ناتوانێت لەسەر پلاتفۆرمێک ڕێکەون کە مەسەن پرسێکی وەکو ڕۆژ ئاوای کوردستان دێتە پێشەوە مەسەن تۆ دیقەت بە هێزگەلی سیاسی لە پارچەکانی کوردستان نەیانتوانی و بەیەکەوە بەیان نامێکی هاوبەش دەکەن بۆ مەسەن پارتی دیموکراتی کوردستان کە سراعی توندی لەگە پارتی کرێکەرانی کوردستان هەیە و پشتیوانی لە ئەنەکەساکە بۆیە پشتیوانی لە خەباتی ڕۆژاوی کوردستان نەکردووە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی پەیوەندیەکانی لەگە کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی ئابووری و سیاسیوانەیە بۆیە بوونە لە پرسی ڕۆژهەڵاتی کوردستان مەسەلەن زۆر جددی نەبووە و ئەمە مەسەلەن پارتی کرێکەرانی کوردستان لە هەندێک پرس مەسەلەن لە بەرامبەر ئێران جددی نەبووە مەسەلەکە ئەوەیەکیان و فاکتەرە بەڵام ئەبێ ئەوان بە نظری من نۆرماڵە پەیوەندی سیاسیان لەگەڵ ئەو وڵاتانی منتقەکە بێ بەڵام لەسەر ئەساسی پارچەکانی تر لەسەر ئەساسی ئەو حیزبە سیاسیانە نەبێ ئێستا هەندێک هەنگاونراوە بۆچون هەنگاوانم گرنگن لەسەر ئاستی باکووری کوردستان زۆربەی هەرە زۆری حیزبەکان هاتنتە لایەک لە هەدپە و بگرە تا پارتی دیموکراتی حچەنەوەی چەند پارتێکی دیموکراتی کوردستان هەیە و هەندێک حیزبی لایەن دیکە بە چەپ و بە ڕاست و چەپ و لە ڕۆژاوی کوردستانیش ئەوە دوایین جارانە کەسە بارەگاکانی کاتەوە یعنی گەیوەتەوە قەناعەتەی کە ناتوانێت وەکو ڕابردوو سیاست بکە هەم لە ڕۆژئاوە هەمیش لەسەر ئاستی ناوچەکە پێ دوای ئەمە قەناعەتی هێزەکان سەر و ئەوانیشە کە دەبێئیدی ئەوە کە بگۆڕن ینی با سیاست بگۆڕن بە نەزانی من ئەوە هەوڵێکی جددی باشە ئەوی کە من ئاگام لێ بۆ ینی با بڵم سەرنجم داوەکە خودی بەڕێز مەزلوم کۆبانی دەست پێشکەری کردو بۆی کانە کەسە بگەڕێتەوە بەڵام قسەکەوەیە کە ئەم هەوڵە هەیە چ پارتی دیموکراتی کوردستان مەسەلەن بەهۆی فشارەکانی لەسەر ئەنەکەسە من پێم وانیان پرسە سەرکەوتوو بێ و بەس ئەینە کاژی ئەنەکەسە ببێ ئۆکەیکردن ڕەزامەندی پارتی دیموکراتی کوردستان و بارەکانی ناکاتۆ بێ ئەمە بەشێکی مۆزوعەکەی و دوا بە دوای ئەو هەوڵانی مەزلوم کۆبانێ ئێمە شایەتیەوەین کە حکوومەتی تورکیا چ ڕۆڵێکی نێگەتیفی ژێراوە لەوەی کە نابێ نە پارتی دیموکراتی کوردستان نە هیچ هێزگەلێکی تر
هاوکاری ئەوە بکەن کار ئاسانی بکەن دانووسانی نێوان ئەنەکەسە و حکوومەتەکانی ڕۆژ ئاوایە با بڵێم هەسە دەڕێک بخەن نابێ بۆ چکاوە لە خازانجی تورکیانە من هیوادارم پارتی دیموکراتی کوردستان لەم بارەیە و گوێ لە حکوومەتی تورکیا نەگرێ ئەم هەوڵانەی خۆی بەردەوام بکە و ئەم پەیوەندیانە نۆرمال بکاتەوە هیوادارم بەڵام ئەوەندەی کە ئێمە بزانین حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان لە دانووسانەکانی لەگەڵ بەرپرسانی کورد بەتایبەت لەگە پارتی دیموکراتی کوردستان نیگەرانی زۆری دەربڕێەوە لەو هەوڵانە کە نابێ مەسەلەن ئەنە خودی ئەنەکەسەش کاک سەلا خودی ئەنەکە پێک هاتە و ناهۆمۆجینی ئەنەکەسە ملائم نییە بۆی کە خاوەن قەرار و بڕیار بێ و ملائم نییە بۆی کە بگەڕێتەوە ڕۆژئاوای کوردستان و واز بێنێ لەوەی کە هێزێکی دروست کردووە ئەم هێزە لە ڕاستیە هێزێکی واقعی نیە مەسەلەن 5,000 سەر پێشمەرگەی ڕۆژ و چیشگەر ئەمە تحسیل حاصل لە مەسەلەن ناکرێت من ناکرێت دوو ئاسایش و دوو پێشمەرگە و دوو پۆلیس لە ڕۆژاوای کوردستان هەبێ پێم وایە یەکێ لە فاکتەرەکانی سەرکەوتیشەوە بەڵام تۆ گەرێتەوە پشتیوانی لە پرسی کورد بکەی بارەگاکان بکەتەوە ڕۆژنامە بکەرەوە تەلەڤیزیۆن بکەرەوە با مخالیفی مەسەلەن بەسێ لە سیاسەتەکانی پێدە و یەپەگە و یەپەژە و هەسە دەبی بەڵام لە واقعدا مەسەلەن خطابێکی سیاسیە کورد هەبێ بەڕاستە هاتە لە تورکیا گەڕێت تورکیا بێگومان ئەوەی ناوێ ئەوەی ناوێ لەوە خراپتری دەوێت لە مەسەلەی ڕیفراندۆمیشان بنیمان لەسەر باس لە باشووری کوردستان کەس بەقە تورکیا ئەوەی نەکرد کە کردی بە سپاس دەکەم کاگەیان حسێن لێ پرساوی دەستگای عیدە بۆ فکر و لێکەوە سپاس سپاس بێ بینەرانی ێژە تا بەرنامێکی دیکە لە خۆشی دابن دەست خۆش بێت.